سڵاوم کاتتان شاد بەخێربێنەوە بۆ بڕگەی جامی جیهانی تۆپی پێل لە قەتەر. دوجار گەیشتینە ئەو ڕۆژەی کە مانگێکە چاوەڕوانمان دەکرد ئەوەژ یاری کۆتایی. ئەمڕۆ یاری کۆتایی جامی جیهانی ساڵی 2022 قەتەرە لە نێوان تیمەکانی ئەرژەنتین و فەڕەنسا بەڕێوە دەچێت. هەر یەک لەم تیمانە خاوەنی دوو جامی جیهانین. ئەرژەنتین لە ساڵی 1970 و 1986 بووە بە پاڵەوانی جامی جیهانی و فەڕەنساش لە ساڵی 1998 و 2018. ئەرژەنتین سێ جار لە فاینەڵ بووە بەڵام جامەکەی بەدەست نەهێناوە و فەڕەنسا تەنها یەک جار لە فاینەڵ بووە و بێ ئەوەی جامەکە بەدەست بهێنێت. جا بە بزانین بۆ ئەم یاریە کە ئەمڕۆ شەمە لە ستادیۆمی لوسیل بەڕێوە دەچێت کامیان دەیبەنەوە. ئەوەی دەزانین ئەوەیە هەوادارانی ئەرژەنتین هیوایەکی زۆریان لەسەر ئەزموونی مێسی هەڵچنیوە. جێرزێکی زەبەلاحی ژمارەدەی لێنۆڵ مێسی ڕۆژی شەمە بە مۆنومنتی ئاڵای نیشتیمانی گرنگ لە ناوەندی شاری ڕۆزایرۆ کە شوێنی لەدایکبوونی مێسیە هەڵواسرا بوو. خەڵکی بەپەڕۆشەوە چاوەڕوانی یاریەکانی ئەمڕۆ دەکەن. ئەم جۆش و خۆشە لە تەواوی ئەرژەنتینا بەدی دەکرێت، بەڵام بە تایبەتی لە شاری مێسی خەڵکی هیوادارن بتوانێت یەکێک لە جامە سەرەکیەکانی تۆپی پێ تۆمار بکات بۆ وڵاتەکەی. کرواتیا بوو بە سێهەمی جامی جیهانی تۆپی پێی ساڵی 2022 پاش ئەوەی توانی بە 2 گۆڵ بەرامبەر بە 1 گۆڵ لە مەغرب بباتەوە. زۆرێک لە چاودێرانی تۆپی پێ پێیان وابوو مەغرب بتوانێت بگاتە یاری کۆتایی، بەڵام لە یاریەکەی چارەکە کۆتایی فەڕەنسا توانی لە مەغرب بباتەوە و بگاتە یاری کۆتایی. لەگەڵ ئەوەی کە مەغرب بە کرواتیا دۆڕاو نەیانتوانی ببن بە سێهەمی ئەم جامی جیهانیە، بەڵام هەوادارانی ئەم هەڵبژاردەیە لە پاش یاریەکە لە بەردەم ستادیۆمی نێونەتەوەی خەلیفە خۆشحاڵیان دەبڕی. هەوادارانی مەغرب دەڵێن خۆشحاڵ بوون بۆ ئەو ئاستەی کە مەغرب بەگشتی لە مۆندیالەکەدا نیشانیدا. دەڵێن ئەوان ڕێزیان بۆ هەوادارانی تۆپی پێ لە جیهانی عەرەب و ئافریقا زیاد کردووە. هەوادارانی کرواتیاش لە بەردەم هەمان ستادیۆم خۆشحاڵی خۆیان دەربڕی بۆ سەرکەوتنی تیمەکەیان کە لە ساڵی 2018 دووهەمی مۆندیالەکە بوو. ئازانی ساش دەچینە لای کاکدانا حەمەکەریم ناوبژیوانی نیشتیمانی لە بەلجیکا بۆ زیاتر شیکردنەوەی یاریەکانی ئەمڕۆ و هەروەها تەواوی مۆندیالەکە. کاکدانا سڵاوت لێبێت. سڵاو کاکدانا، هەروەکو ئاماژەم پێکرد دوجار گەیشتینە ئەو ڕۆژەی کە مانگێکە چاوەڕوانی دەکەین. دەمەوێت لە ئێستا بەگشتی باسێکی مۆندیالەکەمان بۆ بکەی. بەگشتی ئەم مۆندیالە چۆن بەڕێوە چوو؟ بەڵێ هێرۆخان، هەرکوو ئەبینین ئەم کوز بەڕێزە دیشارەت پێە جار فەڕەنسا و ئەرجنت گەشتنیاری کایی پاڵانێتیەکە کە هەروەکو باسمان کردوەکو بەڕێزی شارەت پێ ئەم دوو هەڵبژاردەیە هەرمان لە کۆمەڵەکانە لە ڕێتایی مۆندیال پێشیە گاریان دۆڕانە هەردووچیان بەرامبەر دوو تیپی هەڵبژاردەی عەرەبی بوو کە ئەرجەنتین بەرامبەر سعودیە دۆڕاوە، فەڕەنسا بەرامبەر تونس، بەڵام ئەوە هیچ کارێکی نەبوو لەسەر ئەوەی کە هەردوو تیپەکە بە یەکەمی لە گروپەکان سەرکەون و ئەوەی بۆ من لەگەی سەرنجە ڕاستێکە ئێرۆخان. ئەم دوو هەڵبژاردەیە دووچیان هێرشبەرەکانیان زۆر بەهێزە ئەگەر سەیری فەڕەنسا 13 گۆڵ مار کردووە بۆ چەند یاریی کە ئەنجامیدا و 5 گۆڵی لێکراوە، ئەرجەنتینیش 12 تۆمار کردووە و 5 گۆڵی لێکراوە، واتە لە ئاستی هێبەریە تەقریب خویەکەن. ئەوەی بۆ من جێگەی سەرنجەوەکو ناویوانێک لەم پاڵانێتیە هێرۆخان کە زۆر زۆر جێگەی دڵخۆشی بوونی ها یەک کارتی سووری دیرەکتە مباشرە بوو لە ناو هەرێکانەویش کە گۆڵچەکەی وەری کرد لە یاریەکەیان و پیشان ئايات کە بوونی تەکنۆلۆژیا و بوونی سیستەمی ڤار و بوونی ئەو هەموو کامێرە و دێریە توانێتی بەشێکی زۆر 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 باش. کاکدانا هەر هاتمە سەر ئەو بابەتە دەمەوێت هەندێک باسی لاین تەکنۆلۆژیمان بۆ بکەی. ئەو با بڵێین ئەو تایبەتمەندیەی کە لەم مۆندیالەدا بۆ یەکەم جار بەکارهات، ئەمە چەندێک توانی ئاستی ناوبژیوانی و ئاستی یاریەکان بەرز بکاتەوە؟ بەڵێ بەرنامە هێرۆخانەرۆکو جەنابێت ئەزانید سیستەمی ڤار لە 2018 ئەکەم جار خزمەتێکی زۆر باشی کرد، بەڵام لەم پاڵاتی تازەی ئەم لە دوا پانێتی مۆندیال سیستەمی لاین تەکنۆلۆژیاتەکە لاین تەکنۆلۆژی تر هەراری یادەری ناوبژیوانان ئەکات، ئەوەی کە
تۆکان مەسەلەن کاتێک ئۆفساکە بێت ئەگەر تێک بگەڕێنەوە بۆ یاری یەکەمی ئەرجنتین بەرامبەر دیە لە 20 دقەی یەکەما 3 گۆڵان ئەکرد، بەڵام 2 گۆڵان ئێلغا کرایەوە بە سیستەمی نوێی لاین تەکجیل کە لە بەشێکیان تەنها بەشیی سەرەوە شانی یاریزانەکە لە ئۆفسایتا بوو و بەش گۆڵەکەی تریش هەر بەشێکی کەم بوو کە ئەوە بە هیچ شێوەیەک نە بە ڤار نە بە هیچ چاوێک نەئەبینرا تەنها بەو لاین تەکنەلۆژی نەبێت ئەمە دیسانەوە وەکووتمان تەکنەلۆژیا زۆر وەکو هەموو بوارەکانی ژیان خزمەتی زۆری گەیانەوە بە زۆربەی بوارەکان ناویشیانە وەرزش و بە تایبەتیش ئێمە گەربێنە سەرباسی تۆپی پێکە هەروکووتمان خزمەتێکی زۆری گیان و بوونی ئەو هەموو تەکنەلۆژیا و کارانەش وەکوتم کاریگەرێکی هەبوو لەوەی کە کارتی سوور هەدەستا لەم پاڵانێتیا تەنها یەک کارتی دیرەکت هەبووە. بەڵێ کاکدانا هەموو شتێک دەزانین کاتێککە یەکەم جار بێت قسە و باسی زۆر لەسەر دەکرێت و هەر لەم مۆندیالەدا بۆ یەکەم جار سێژنی ناوبژیوان یاریەکانیان بەڕێوە بر هەندێک لە یاریەکانیان بەڕێوە برد دەمەوێت بزانم قسەکان لەسەر ئەم ناوبژیوانە ژنانە چۆن بوون ئایا ئاستیان چۆن بوو ڕخنەکان چی بوون لێیان چۆن هەڵیان دەسەنگێنیت؟ بەڵێ ئەوەی کە جێگای دڵخۆشی وەرەکو بەڕێ فەرمووت بۆ یەکەم جارە بەڵێ ستێفانی فراپار توانی یەکێک لەکان بەڕێوە بەرێکە لە نێوان کۆستەریکا و ئەمریکا بوو و یاریەکەی زۆر 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 بە سەرکەوتوی بەڕێوە بن و ناوبژیوانە ژنەکە تەنها چانسی ئەویان هەبوو کەوەکو ناوبژیوانی چوارەم لە ناو ساحەکەیا بن بەڵام ئەمە هەنگاوێکی زۆر زۆر باشە و ئەمەش ئەومان پیشانەیە کە تۆپی پێ تەنها جاران ئەیان کە وەرزە پیاوانە بەڵام ئێستا بە هیچ شێوەیە بەو شێوەیە نیە شتی کەژەمێ ئیشارەتی پێ بە مێرۆخان ئەمڕۆ لە یەکێک لە ڕووداوە سەیرەکان و یاخود بڵێن ڕووخۆشەکانی ئەمڕۆ ئەوەیە کە ناوبژیوانی پۆڵۆنی مارچیناک سیمۆن مارچیناک ئەم یاریە بەڕێوە ئەبا بەڵام یەکێک لە یاری دەدەرەکانی باوکی لە ساڵی 1990 لایمەنی یاری فاینال بووە. ئەمە ڕووداوێکی زۆر بەڵێ بە دڵنیا من ئەمڕۆ لە ئەکەی خۆم لە فەیسبووکیش دامنا کە یەکێک لە کەواتە ئەمە شتێکی مێژوویە کە کوڕ چۆنەڵی جێگەی باوکی گرتەوە بە دڵنیاییەوە حکەم ناوەکەشی چونکە نووسی بووم ڕاکەی لە باوکۆ بۆ کوڕ کە ئەویش ناویان تۆماس لستیڤس بوو کە باوکی ناوی باڵێن باوکیشی میکال ناوبژیوانێکی پۆڵەندیشە بەڵێ کاکدانا بەڵێ سەیریش لە یاری ساڵی 1990 ئەرجنتینیش بەرامبەرانی یاری کردووە کە باوکی یاری دەدات. بەڵێ باشە کاکدانا زۆر سپاس بۆ کاتەکەت کاتێکی خۆش ئازان لێرەش داهاتینە کۆتایی ئەم بەرنامەیە و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن.